ئێستا بڕۆی ستۆری خۆم ببینی بەجی لێ کردەوە هەر کورد بووین و هەر کورد دەبی. طبعا ئەمە ئاڵاکەمانە ڕۆژی ئاڵاکەمان زۆر گرنگە چونکە ئاڵای کوردستان هیمای ناسنامەە وشانازی نەتەوەکانمانە سۆ پێویستە کە مناڵەکانمان هەمویان ئەوە بە خێوانکەین لەسەر کەڵچوری کوردی لەسەر ئەسڵی خۆمان ئەمیشە زۆر گرنگە بەلامانەوە و حەزیشەکەم بڵێم ڕۆژی ئاڵای کوردستانە پێدۆست بێت زۆر دڵخۆشم ئەمڕۆ کە هەموو ئەو کەسانەبین بەجلی کوردین بەجددی من لە کۆبوونەوە بووم فریان نەکەوتم جلی کوردی لە بەرکەم ئاگینا وڵای حەزم کرد بەخوا ئەم ڕۆژە تایبەتە بە جلی کوردیەوە هاتوچی ئەم شوێنە جوانەکەم چکە ماشەڵڵە زۆربەی خەڵک بە جلی کوردیەوە هاتوو بەسی تر چی بکە فریان نەکەوتم بەخوا چونکە خۆشی لەگەڵ ئەم باخچەیەوەی تر زوو هێنام بەخوا چەند قاتی کوردیت هەیە لە ماڵەوە ئەوە پرسیارێکی قورسە مەرەخانیم هەیە و بەڕەزانیم هەیە و سێ چواردانم هەیە تقریبا سێ چواردانێکم هەیە تقریبا گەرمیانشیم هەیە چونکە من خەڵکی گەرمیانم ئۆڕۆدی خۆشەویستی ناچەنێ گرنگە بەدەر لەوەی کە لە بۆنەکانە جلی کوردی لێبەرکەین لە ڕۆژی ئاسایی شاکاتێکدا بنین بۆی کە ئەو جلانە بپۆشین وڵی زۆر زەرورە ئێستا ئێمە جارجار ئەبینین گەنجەکانمان تۆزە شەرمەکەن ئەو شانە بڵاوکەن ئاڵای کوردستان بێیان خۆیان بەجلی کوردی دەرکەون نازام سەقافەت ئەوەیە بەجلی خۆت بە کەڵچوری خۆت دەرکەوی لەسەر سۆشیال میدیا ئێستا من زۆربەی زۆری بەرکەوتنەکانم دەرچوونەکان لە سۆشیال میدیا لە جنوبە لە بەغای چونکە ئیشم زۆرە لە بەغا من وەکو کەسێکی هونەرمەندم سێ ساڵ لە تەلەڤیزیۆنی بەغا ئیشم کردووە بەڵام قەت ئەوم لە بیر نەچوو لە بوونەکان لە ئەو ساڵیادی کوردستان بێ ئاڵای کوردستان بێ لە نەورۆز بێ بەجلی کوردیە دەرکەم ئێستا بڕۆی ستۆری خۆم ببینی بەجی لێ کردەوە هەر کورد بووین و هەر کورد دەبی ئەوەی لەسەرە هەرچەند گرەیشم بۆیە جارجار ئەڵێ ئەوە مەکە و بە ئێمە تۆمان خۆشەوی بەڵام ئەڵێم کاکە ئەوە ئەسڵی خۆمە نابێ ئەبێ ئەسڵی خۆشم جارجار بڵاوکەم قەیچێکە ئەبێ ئیفتیخاری پێ بکەین ئەبێ شانازی بۆ شتە بکەین چونکە ئێمە ئەسڵمانە و هەر کورد بووین و هەر کورد دەبی کۆتاییە چ پەیامێکە بۆ هاوڵاتیانەیە دوو بە دوو ئەکاتەیەک ناکاتە چوار هەر ئەوەنە